خدر 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 حاجی ئەوە توی بەڵێ منم ئەو خەونە خەیاڵە ڕاستە ئەو چییە حازی ئەو ڕاستە بەڵێ وەڵا ڕاستە خدر خۆیان زۆر شکر الحەمدوللا ئەو نعمەتە گەورە لەگەرەمە کرد کە ئازاد مایە خۆیان زۆر شکر یا ڕەبی خۆیان لێت بە زیادی الحەمدوللا لەو ڕۆوە نابی لە مالی مەخەم و خەفەت ببینەی ئەدیکا ژیان چنار کاداگە چیژم بابەجان ئەی نازانین دایکم لێن ئاشا مامۆژنە پیرۆزیش وا لە دیاری نووسووە کورە دەبرێ من داهستە چاوەکەم ئەتووا لێرە کەتی ژانوە لە خەستخانەی کەتیە کورە بڕە گورەتە بی چاوەکەم ئەمە چ بکەین تێگەیشتێنگو هەردوو لاوا کەتینە چاوەکەم وەڵا ڕاست دەکە مامە هێدا هەستەوە وەرەوە شەریکەی بخۆت ئیشەکان بڕێوە بە طبعا لێ بابم بخۆی هەڵسێتەوە بێتەوە شەریکە بۆ خۆی ئیشەکان بڕێوە بات ئەگەر ئەو نەبێت کێ بەڕەوەی دەبا تازە لەخوا بەزابێ هیچ خەمێکی نەماوە کۆچەر کوڕم بەرە مامە دە ئەو ڕسم و مەکتوبەم نۆ ناینی ئەوە تەواوە فلک نەمنە نەخۆشە دەبینە وای با ئەو ڕسمەکانێکی نامەکەی ئازاد والله خۆتی ڕۆژنامەکەیتی کوڕم حازی ئەوە دەبی بەڕاستیبی دەبی ئەو کوڕەمابی کورە بە قوربان دەمخدر لەوەی ڕاستت چ دەبی کاغەز هاتیە ڕسمی ناردی بە تاقدنێکە گرتیتی لەگە برادەکان گرتیتی کاغەز هات ئەی دوایە کە لە کاغەزەکەی نووسیدی بابە دەستت ماز دەکەم دەستی داکم ماز دەکەم دەستی مام ماز دەکەم بابە گەردەنم ئازاکەم 50,000 نارم لە تو دزی دەبی هەر گەردەنم ئازاکەی ئێ لەوەی زیاتر چ دەبی قابلە یعنی یەکەچکە نووسیبی ماما ئەمن تێناگەم بابم بۆ ئەوەندە دوو دڵە بابە دەهەستە داستەوە دێ لە ناو جێگایە کوڕم کۆچەر بەرە مامە بڕۆ مەیدانە حیوانانگایەکی گەورە و قەرە و باش بکڕە لەگەر چار مەڕان سەریان ببڕۆ گۆشتەکەش بینەوە گەڕەچەیە بدە هەموو جیرانە بدە عالەمی بدە فەقیرە باشە کوڕی خۆم ئەش دەمبی لە ئیشەشی چاکت کرد بەس ئەوەش لەبیر نەکەین ها عملەکانی شەریکەی لەگە مۆزەفەکانیان بێبەش نەکەین چاوەکەم عازی ئەوە ئیشی تۆ ئەتوو هەمووان تەبلیغکە ئێوارێ بێنەوە لە کنەما دەعوەت بن بەشی گۆشتیشان لۆب بە ئەمان لە بیرم نەچی مامۆستەمە لە ئەنوەریش بانکە ئێوارێ مەولودێکی خۆشمان لۆ بخینتەوە دۆست و ناسیار و مۆزەفەکان و عملەکانیش هەموو بانکە لۆ ئێوارێ باش چاوەکەم زۆر چاکە هەر دەچم ئێستا دەچم ئینشاءڵڵا پاشە مامە دەرێم کووە ئەگەر ئەو بۆ برادری ئەوەی برێن ئازادەوی لە کنەوی هاتەوە ئەویش دعوت بکەین و بێتە مەولودەکەی نانی بخوا بە کامێرە ڤیدیۆ تەسویر بکەین و پاشە ڕەزل و ئازادی بنێرین بەڵێ وڵا کوڕمیشەکی باش دەکەیت چاک دەکەیت حاجی بەرێ بەخۆ بە کۆچەری ئەویشانە ڕاپەڕی خێرتان دەگات دەباشە کۆسە کوڕم درەنگەمە با بڕۆنە ئەوشانە جێبەجێ بەڵێ چنار چیژم بابە دەڵێم مام و کۆتەر لەسەر ڕێخوانسرێک لە دایکم بن زان ئەگە باشتر بە بابی هێنەوە ماڵەوە ئەرێ وەڵا حاجی خەمەکی لەوژ نەشخۆ ئیشە لە زیاتر قابلە چیژم ئەمن هۆکە هەر دەچم سەرچی لێ دەم ئەگەر باش بوو بە ساری خۆم دەیم مۆمارە کوڕم هەستا کوڕم درەنگە یا الله دەخوا حافیز خواحافیزتامی خواتان لەگەر زۆر مەمنون حاجی کوڕم کۆچەر خواحافیزتان بیاگا لە خۆوی بابا ها بابا حەزت لە چییە قاوەیەک شیرێک چایەک بۆت نێنم ناوەڵا چیژم هیچم نێنای ئەگەر بگرێ حەبەشی جانە سەرم لۆ بینی بەسەرتا بابا هەر ئێستا بۆت دێن دەست خۆش بیارەبی حاجی مستەفا واللهی زۆرم پێخۆشە بێمەوە گوندی بەس دەترسێ منداڕان ما بە ئاسانی دەستیان لەو گوندەی بەرنەبی برایە من هەزار ساریدی ئەنگۆ لەو گوندەی بن هەر غەریبن لۆ نایەنەوە گوندی خۆمان و سەرمار و مرچی خۆتات واللهی ئەمن هەموو هیوا و ئاواتم ئەوە بووە بێمەوە گوندی خۆم و سەرمار و مرچی خۆم بەس منداڕەکان لێرە بە ژن و ژنخوازی تێکەر بووینەوە دەستیان لە ئیش گیر بووە شینایی دەکەن کاشی من ئەتوو بابیانی بڕواناکەمە تو هەر قسەکی بکەی ئەوان لە قسەی تو دەربچن کاکە هێوارێ یاسین و غەفور کە هاتنەوە بە خۆت قسەیان لەگەڵ بکە باشە برا مەنگۆ قەت لە بینی خۆتانە و قسەتان نەکردیە کاکە وڵڵاهی ئەوی ڕاستی بی ئەو باسەمان کردیە بەس منداڕان زۆر لایەن مهم نییە بینەوە یان نا لۆ لەبەر ئەوە کاتی خۆی ئەمە لەو گوندەی بارمان کردیە
لەبەر شەڕ و شۆر بارمان کردی و ناخۆشی کەتە بینمانەوە منداران دەترسێن بینەوە گوندی تووشی جیرگرفتی جاران ببینەوە و ناخۆشیەکە ڕووداتەوە باشە برام ئەدی ئەمە خین و گۆشتی یەک نین ئەدی ئەتۆوە نەزانێ دەرێ برا لە پشت برایبی مەگەر قەزا لەکن خودایبی بە خودای برام ئەمن لەوێ تووشی ناخۆشی بم ئەتو لێرە وەزعت تێکەچی زۆر ڕاستە کاکە مندارەکان ئەوەی دەزانن و نەبی ئەوەی نەزانن باشە برام کەریم لە سزن کەتیا هەتا 20 ساری دیکە بەرناوی مندارەکانیشی زۆر بێدەخلن وەچی کەریمی نین حاجی مستەفا ئەگەر باسی هاتنەوەی گوندی لەگە منداران بکەم و ئەبزانم ئەوان شاری هەردەبژێرن باشە بە من نارێ ئەگە چوونە شاری بەچ دەژێن منداران دەرێن لە شاری کاسبی دەکەین ئەو پارەی هەشە دوکانش پێدا دەنین سەدێک ئەوەی لە شاریە هەمووی وا هەردێ نیوەی ڕۆیش لۆ خارێز تازە ئەنگۆ فکر لە شاری دەکەنەوە کاکە وەڵڵاهی لۆ هاتنەوەی گوندی لە شەکرم پێشیرینترە هەتوش لەوێن دەڕاهاتی حەز ناکەم دەرت بشتێنن هێوارەکەمداران هاتنەوە پێکەوە قسەیان لەگەڵ دەکەین بەشک و ڕازی بوون يا الله دفرم خاخشي دفرم يشكو دان شكرا تكفى يا الله والله برام أوروبيا هرچەند غاردا ناگاتێ وەرت ڕۆژێ 10 دینارمە پیا دەکرد جێژ نەمابوو ڕاست ئێستاش کاکە ئەو هەمووی شەی دەکەین هەر لازمێکمان تێدای بتوایی چ بکەین وەستا قادر ئەو ڕۆژیانەکە هەمووی ئەو هالی هاتیە کاکە لە گوندی دادەنیشی ئیژنیە دێ شاری ئیش هەرکەمە بەعام ئیشەکە کەم بووە کەم چ بکەین برام وەڵی بەشەر هەردەبی ورەی بەرزبی خوا هەتا سەری دای بەرزقش هەردەدا بەخۆی ڕاست دەکەی ئەوجە خۆگەر وەرەمان دابەزی و خەم و خەفەتیش بخۆین بڕواتە بیت جەڵتەمە لێمان دەدا نابنی کاکە جەڵتە عالەمی خلاص ئەو لەو لای خراتر دەبی ئەرێ شێرەوە ئاگا لە دەنگ و باسی کەریمی نییە نەوەڵە وەستا قادر ئاگای چم لێبی ئەوەندەی دەزانم کابرا وا سزنە و قاتی خۆ نارێ بڕۆ سەرەکی لێدە لە سزنەی وڵاوە دەمینێتەوە سەرخۆت بەرا من بە خیارم دێ ئەم بچم سەرەکی لێدەم لە سیزن نارێم بڕۆ ناژرێم مەڕۆ کەیت خۆتە تو ئازادی کاکە دنیا هەندەی نانی ئەو کابرایە ئەوە لە سزنێ نەکەتیە چێ دەرێ بە بیساردی بەردەبی ێ کاکەەوە قاتل لە قاتل ئەدی سەباعی نەکوشت وەستا قادر ئەمە لە یەک شتی سەرم سۆڵمایە باشە لە چ سەر سۆمایەت و وەستا قادر وەختی خۆی کەریم سەباحی کوشت وەبوو یاننا کەریم شورتەی هینە هاتنە سە ئەو جێکە سەباحی لێکوش بوو گەڕان لە غەیری خینەکە هیچیان دیتەوە مەیتی سەباحی دیار نییە باشە کەریم مادام کوشتیتی لۆ نارێ مەیتەکەی لە فلانجەی کەتیە شورتە دوایە کوب باوەڕی پێکرد بۆ مۆزوعی ئێستا ئەمن لەوەی سەرم سوورنامەیتی سەباحی چی لێ هاتیە ئەرێ شێرەوە من چەند جاری فکر لەو مەسلەی دەکەمەوە وەختە مێشکم ڕابۆستی باشە کەریم ئەو کابرایە کوشت ئەدی خین لەوێ ڕژا بوو ڕاست خەنجەرەکە گیرا بوو برام وایە باشە خەرک زۆر ئەو ڕۆژ دیت بیان کە سەبا چوو بۆ مارە کەریمی کەریم لە دوو گشی گەڕابوو لێوێندەر باشە دەبی ئەو مەسلەیە چبی وەڵی وەستا قادر ئەمیش هەچەند فکر لەو مەسلەی دەکەمەوە و مەیتی سەباحیش کە دیار نییە هەز دەکەم ئەو مۆزوع سڕەکی تێدابی شێرۆ مندارەکانی کەریمی لە گەرنگ و کونا بە تایبەتی کوڕە گەورەکەی ڕەجەب وەستا قادر زۆر جارکە لە ناوگوندی دەگەینە یەکدی ڕەجەب زۆر بە تووڕێی تەماشام دەکات بەس ئەمر ڕووی لێوەردەجێڕم و ئیهمالی دەکەم دەرێ مۆزوعەکە هەندەی نانی با گەورەی نەکەم ئیشەش چاک دەکەی شێرۆ ئەو هەدەڕوانی مەسەلەکەی ئەوە خۆ کەریمی سزنەوە تا 15 ساردی بەردەبی هەموو شتێک لەبیر دەکرێت وەڵی کەریم ئەگەر لەبیر نەکا خۆی زەرەر دەکا چکۆ کەریم لە سەمە نەکەیتە سزنێ کاکە زەلامی کوشتی ئەو سەباحی کوشتی قاتی لە قاتل ئەگەر سەبا کوژراوی مەقسەد چیە وەستا قادر یعنی سەباح نەکوژرایە کاکە ئەگەر کوژراوە مەیتەکەی دەدیتراوە خۆ ئەوەندە ژوەیە داستە با بچین دەستمان بشۆین نانەکەی بخۆین نان حازرە ئەستە یا الله ناپێراوەکە بڕواتە بی ئەو ڕۆمە زۆر بڕۆ با بچین دەستمان بشۆین بڕۆ دەست بشۆ دەست بشۆ
زەبارە من هەرچەند سەر دەینم و سەر دەبم ئەو ئیشەیمە سەر نابێ لۆ لەبەرچی وەڵی زەبارە وێ ڕۆژێ بە پێچ و پەنا لە بەخەیت چوونە پێش لێم کەتە قۆت لێدانێ ئەمە دەم بۆ شێر ئەو دەیگۆڕی ویە ئەو بەڕاست ئێستا ئەرێ وەڵا وە پێدەچەوەتی مەسەیە ڕاستی نەبی چ بکەم نازانم ئەمن هەر مەوزوعم لۆ دەکردەوە ئەو دەیبردەوە لایەک واللهی وەستا مەجێ زەوقت تێکدام ئێ باشە ئەدی چ بکەین زەبار عیلاج واللهی من دەترسێم ڕاستچوبی لۆ بەختیارت باس کردێ و مەعیدەت تێکداوێ وەرە نا وەڵا لای خۆی بە فەن و فنون لێ چوونە پێش بەران ئەو زوو لێم بە پێش کرد بەخوای وەستا مەجید وا بزانم ئەتوو لەگەڵ مارێ زۆر تووڕەتنی ئەوها نابێ ناخوا عافوتکە کورا من دەرێم هەزار شێر و ڕێویم لۆ هینا بە نەرمی لێ چوونە پێشە تو دەبێت تووڕەتوندی ئێ باشە پێم نارێ دەبێ بەختیار هەواری ژنی نەبێ والله بڕوا ناکەم زەبان لەبەرەوەی قەت باسی ژنی نانی ناکە جاربارە گەمریش بریم دەبێت جارێ با بە وەختی ژنانی نییە باشە باش وەستا مەزید دەبێ ئەو مندارانە لۆ میرادوانەکەن وەرە نا وەڵە جەبا فکر لە هەندێ ناکەنەوە نا بەران دەزانی داچیان چەند خۆش دەویست داچیان چەند باش بوو لە بۆیان ئەو جە فکر لە هەندێ دەکەنەوە لەگەڵ ژنەکی دی زەحمەتەی ئیدارە بکەن ئەی مارت خراب نەبێ ئەوەندە بێوەرەی کاکە ئەو ئیشە سەبری دەوێت سەبر ئەی خۆوەندە شوەیە بەڵام کورە جەبارە من لە سەعاوە ئاگریمە مارت خرا نەبی وەستا مەجید چاوەکەم ئەتوو پێشە سارە سەبرت گرتیادا ئەم ماوە سەبرێک برە تا خەمێک لە بخۆم بینە دانێ چۆنی باشە دەبڕۆ بزان جەماعەت چیان دەوێت چیان دەوێت بڕۆ کورە سەبرم گرتیە گرتی بەران ئەتوو نازانی ڕۆژم لێ بە سارە چییە بە نەبی سەبرم نەگرتبی بەران ئەتوو هەندێک لە سەرخۆ لە سەرخۆ خەمن نەبێ ئەگە من جەبار بێم ژنەکرد هەلو دەین خوا بەزار دابڕۆ وەمەکە مندار بێن پێ بگەن لە سەرخۆ کەس تێمان نەگا بۆ حارەی ژندێن ئەتو ێستا لە مندارەکان دەترسی کۆرە جەبار مەوزوع ئەوە نییە ئەمن دەرێم جارێ هێشتا هیچ نەبووە مندار لە خۆم نەکەمە دوژمن ئەمن دەرێم وەچی یەکەسی کرای لێ بێ ئەو جە باز بکەم دە باشە باش وەستا مەجید ئەتوو تااقەتی چەندت هەیە واللهی زەبار بڕۆنێ ئەگە سەر و ماری خۆم لەسەردا نابی جێم نییە باشە وەستا مەجید ئەتوو ژنێکی کورد دەوێ لە ناو پاکەت بێ نیوداشت بێ زەبار لە ناو پاکەتی بیئیمداز بێ ئەوە معنای چییە مەقسەدم پیر بێ گەنج بێ کورە چیش بێ ئەوها تێگەیشتم واللهی دەزانین چییە زەبار ئەمن یەکەکەم دەوێت لە ڕدێنی خۆم بۆشێتەوە ئەمە خۆ نارم چ جۆرەی پارچەرێبی چیژەشی ئاخر بی و خانەدان بی و دەست بە سەمندارەکان دابینی و خزمەتی مندارەکانیش بکە وەستا مەجێ ژن هێنان لە ڕۆژێک و دوو ڕۆژ نییە ئەوجا بە وردی فکری لێ بکە و نیەتی لێ بێنە کو مەقسەدت چییە مەقسەدم ئەوەیە با بە وردی بچنە دوو ئیشەکە یەکەم دەبێ مندارەکان ڕازیکە دووەمینیان دەبێت تەمەشای جیفانت بکەیت سێمینیشیان دەبێت لە دوو یەشی وا بگەڕی لە ڕیشی خۆت بۆشێتەوە یعنی لە هەمووی مهمتر ئەوەیە مندارەکان ڕاز ئەی ڕەحمەت لە بابت ئەرێ وەڵڵا وەڵڵاهی دەنە جەبار ئەمن هەرچەند سەر دەینم و دەبەم قەت بەخەم پێ ڕازی ناکرێنا وەڵڵا کورە بابە هەمکو ئەگەر ژنی گوێ بەخوا ژنی دوویش دەیبی ئەجە باشە توانای دوو ژن هەیە واللهی ئەوەی نانێ مەگە چاخانەکەی بفرۆشم جەبار باشە ئەگەر تو چاخانەکەت بفرۆشی بەو پیرە بە چ بەڕێوە دەچی واللهی جەبار قسەی تووە خۆوەندە شوەیە ئەمن دەبی بەناو عەشقە فکر لێ بکەمەوە دەزانی چی چ عەبد کورە عەبد بەرەکان دۆستم عەبد جێب دەمن نامەوێ خەرچ ئەو منتقەی بە هیچ نەوعەکی لەمە بگەن زۆر لەگەریان دامەنیشە ئەگەر داوەتیان کردین برێ ناتوانین ئەگەر پرسیاریان لێ کردی باش فکر کۆ ئەوجە جواب بدەوە باشە کاگرۆستم بەران یەکشت زۆر مهمە چییە عەبد برێ پارە زۆر مهمە پارە لە هەر چێن دەرێتەکەرمان توش بوو پارەی دەڕژێنی لەو ناحیای خەمت نەبی بەس ئەوەش بزانە ئەگەر زۆری هەر ڕێژین دوای لێمان دەکەونە شک کو شێرۆ وەستا قادر باسی ئەو شتیان کردیە ئەوها باشە چیان گوو دەیانگۆ حکوومەت پارەی ئەوها بە لە شەو سەرف ناکە واللهی ئەوەندە ژوایە بەرامە تا ئێستاکە
ئەمن هیچم لەو سەقادر و شێروی نەدیتوە ئەم نیش هەروەها بەس ئەتوو دەبی زۆر بەهێواشی مەعامەلەیان لەگەڵ بکەین بە تایبەتی شێرۆ چونکە شێرۆ خوێندەوارە و زوو لە وەزعەکەی تێدەگا. باشە کاک ڕۆستەم پێت کۆ زوو زوو مکاب ئەهم لێنی زۆر نا بەران چاویشمان لێیان بی باشە دوای ئەتوو ئەوەندە قسەیان لەگە مەکە هەر ئیشەکیان پێ گوتی بیان نێرە لای من بەسەر چاو کاک ڕۆستەم ئەتوو تەمین بە بەنسبەت ئیشی ژواب زانم زۆر بە چاکی دەڕواڵ هیچ مشکلیان نییە. زۆر چاکە ئەمن لەوانەیە ئەو ڕۆسەرێکی شاری بدەم هەر لەوێن دەریش سەرێکی فێزی بەش دەدەم بزانم چی تازە هەیە. کاک ڕۆستەم پێم باشە داوای هەندێک پارەی لێ بکەیت ئەگەر سەفەری ئەو دیشی هەبوو حەز دەکەم ئەمن بچم. زۆر چاکە گۆزۆ فەردا و قاب و قاچاقەکان لە جێی خۆیانن بەرێ هەر لەوەیە ئەوێن دەری زۆر ئەمینە بەران شتەکەم بەبیر هاتەوە چییە بزانم برێ لە ئەتودانی شەدا کاک ڕۆستەم ئەوێ ڕۆژێ خزمەکەم دیت دەگۆ کابراکی دەناسم خەنجەرێک و تیمسالێکی هەیە لە هەراکەی کوێت دەگۆ لە مەتحەفی دزرایە ئەویش لە بەسڕایە لە کابراایەکی کڕیە. باشە لۆ هەتا ئێستا نەیفرۆشتیە کورە ناوێری دەربینی دەترسێ گەلەی کەشفبی تووشی بەزمەشی بکەن ئەوەندە شوێ ئەو ئیشا بەس بەمە عیلاج دەکرێت باشە ئەتوو لۆ شتێکی ناکەی چ بکەم کاک ڕۆستەم بە قسەی من دەکای سەرەکی لەو خزمەت لەگەڵ خزمەتان سەرش لەو کابرایە بدەیت بزانی ئەو ئیشە ئەسڵی هەیە یان نا. باشە کاک ڕۆستەم ئەگەر ئەسڵی هەبوو ئەگەر ئەسڵی هەبوو مەحاوەلە بکە مەوعیدێکی لەو کابرای وەرگری لەگەرە من بزانین هەر کۆچەبی لە بندەستی دەرناینین. کاک ڕۆستەم دەترسێم داوای پارەشی زۆر بکە و بەمە تەرتیب نەبی مهم نییە ئەمن ئەوڕۆ دەستمەکەم فەیزی بەجی هەر کۆچ هەبی قەنەعەت پێ دێنم بەس کوورە ئەتوو سیقەت بەو خزمەتان هەیە یان نا. ئەو بەڕاستە کوێرە ئەو خزمەی من ڕسمی دەگەر دەفرسی دەگری پارەی بدێ و جێ ڕاکێشە. ئەتوو زان چیە وا لەو خزمەت بگەینە کە ئەتوو ئەو ئیشەل و کابرایەکە و ئەتوو بەس پێچان دەگەین. زۆر چاکە ئەتوو سەفەری خۆت بکە کاتێوە ئەمن دەچم بەس کوورە ئەو ئیشە بینی خۆمان بی ها تەمین بە ئەتوو هیچ خەمن نەبی. مادی نەبن بەخێر بێ کاک شێرۆ چۆنی ئەحوالت باشی باشی باشە خۆش بیا خۆ سەلامەت بی یا الله دانیشە فەرموو دانشن بەخێر بێ خۆش بی زۆر سوپاس بەخێر بێ کاک بژی زۆر سوپاس پێم برێ کاک شێرۆ وەزع ئیشەکەی کووە کاک ڕۆستەم ئەلحەمدولیلا ئیشەکان بە باشی دەڕوە زۆر ڕێک و پێکە و کرێکارەکانیش قسووریان نییە. ئەوە ئەمری ئیداری و عەقدەکانیش دەرچوینە لەو دوسێ ڕۆژەی مەعاشەکانیان لۆ دێ. زۆر باش ئەوی ڕاستی بە میشەلۆ هەندێک هاتبوو وتم بزانم ئەمری ئیداری و شتەکە چی لێ هاتەوە چکە بە خۆ دەزانی کرێکارەکان دەستیان کورتە و پێویستیان بە پارەیە کاکە مار و منداریان یادی ناوی مەسرفەشی بکەن. ئەنگۆ لەو ناحەی تەمین بن ئەمە لە وەختی خۆی مەعاشەکانیان دەدەینێ نە دینارە کەم و نە سەعاتێش تاخی دەبی. زۆر سڕ عەبد ئەتوو ئەو کەلوپەلەم لۆ پێچەوە زۆر چاکە بەسەر چاپ یا الله دەرێت سەفەری کاک ڕۆستەم بەنیازم سەردانت شاری بکەم هەندێک ئیشمایە تەرتیبی بکەم بم چینە یەک دوو ڕۆژم پێ بچی. زۆر چاکە خێردارە ئیشاءڵڵا هەر ئیشەکتە بوو ئەوە عەبد لێرەیە وەچیلی منە. زۆر چاکە بەس ئەمن حەزم لێ بوو شتەکە بوو لەگەرە تو باس بکەم. چ تێ برێ ئەوی ڕاستی بی دەرێن مادام ئەنگۆ لەو گوندەینە و دەزانن ئەو گوندەیمە ئەو هامیهیمە ئەو هەموو ئاسارە و شتەی تێدایە ئەنگولو ئیشەشی ناکەن. چ بکەین باشە زانی چ بکەن کاک ڕۆستەم تەلەڤیزیۆنەکان بینن ڕیپۆرتاجێکی بکە لەسەر ئەو مەوزوعی مقابلەی لەگە خەرکی گوندی بکە بزانی ئەو خەرکە داواکار و پێشنیاری چییە بەشک کە لە تەلەڤیزیۆنەکان دادەبەزی مەسوولەکانی حکوومەتی جیان لێ دەبی و شتەشل و ئەو عالەمەی دەکەن. ئەوە سەهلە ئەمەش بەتەمە ئەوی شەی بنە بەس بازار هەندێک شتی ببینینەوە وە بیشتەکانش پیشانی خەرچی بدەین. قسەکە زۆر جوانە بەس بە تەسەوری تو ئەو گوندەیمە چی لێیە؟ لە هەندێک کتێبی تاریخی خوێندیتمانەوە باسی شەڕێکی گەورە دەکا کە 4-5 سار لە بینی کورد و فارس پێش ئێستا ڕوویدایە. بە جێرێ وەسفی منتیقەکەی کە دەیکا شەڕەکە لەو ناوچەیەی بووە بێتگەلەوەش دەرێن وەختی خۆی چەند مانگە کاوەی ئاسنگر کە لە دژی زوحاچی خۆی شاردیتەوە 5-6 مانگان لەو زورکانە مایتەوە. ئەگەر وابی ئەوە ئەو گوندنگۆ خەزێنەکە هێشتا کەس پێی نەزانیە. کەس پێی نەزانیە؟ مەقسەدم دز و جەردە پێیان نەزانیە دەنا لە مێژ بوو ئاتاری لەسەر پاتاری نەدەما
لێ ئەنگۆ هەر چەندی زوو ئیشەکەی بکەن لە بەرژەوەندی خۆتان و حکومەتیدایە بە تایبەتی دایرەی ئاساری کاک ڕوستەم ئەگەر ئیشەکە ئەو هابی وعد بی ئەمە بە هەموو شێوەکی هاوکاریتان بکەین چونکە ئەگەر هەر شتێک لەو منتیقەیمە بدرێتێتەوە ئەو سەربەرزیە لە بۆمە ئەم نیش هەرەوها لەو مەسەلەکەی دەچم لای مدیریش باسی توم کردیە زۆری کەیفیات کە ئەتوو کابرایەشی دڵسۆزی کاک ڕۆستەم ئەوە بەشەکە لە واجبی خۆم ئەوەندەی لەکە من خزمەتەکە مهمە پارەکە مهم نییە کاک ڕۆستەم ئەوە شەیەکان ئامادەیە باشە کاکە دەی کاکە ئەوزا من دەڕۆ عەبد شێر و هەر ئیشێک هەبوو بە سەریعی لۆ جێبەجێ دەکەیت باشە کاکە ئەبن دەڕۆ سەرچاو خواحافیز بێ بەخێرچی خواحافیز مادامەی ئەمنیش دەچمەوە سەر ئیشەکەی بە عەمەلەکان دەرێم کەوا معاش و شتەکان گەیشتینە باش نییە کچێ پیرۆز پیرۆز کچێ پیرۆز ها حاجی چ دەوێەوە هاتم کچێوە لە چێ دەرم سەعاتە گاز دەکەم سەلامەت بی ناتخرانەبی ئەوە دەمشەوەشی دەرێ دەچێ ژمارە کچێ ئەلێ وەڵە دەستمە ژمارەکردن درم ئەوەندە خۆشە وەچی ژنیشم لە کۆسەری مارەکەن هەروە درم خۆش بوو حاجی ناحەق نی دەزانی لە نسیبەتێکی چەند گەورە نەجاتیمان بوو ڕاست دەکەی پیرۆ ڕاست دەکەی دەزانێ مە پێشە سەرە بەدەست ئەو موسیبەتەی هیلا ببینە بڕوات هەبی حاجی هەر چەند جاری چاوم بە ژیان و بە خدری برات دەکەوت کزدەم لە جەرجەوە دەهات کسێ تو ئەم لۆ نارێ والله وبالله لەوتی خدر ئەو موسیبەتەی بەسەر هاتیە هەتا ئێستا خۆشم لە خۆم نەریتەوە والله حاجی هەر چەند شکری خوای بکەین کەمە مادام ئازاد ئەوەندە ساغ و سەلامەت دەرچوو ئەمە عمرمان لە نوێ نووسرایتەوە الحەمدلله خوا زۆر شکر ئەمە لە دەست ئەو موسیبەتەی قوتارمان ئەرێ بەڕاست حاجی لەبیرم چوو لۆچیت بان کردم پیرۆز بڕۆ پشتێنەکەت کەم لە بینە ئەوی دەبەستم باشترە ئەوە چێ حاجی دەبینم خۆت زاحێر دەکەیەوە پیرۆز دەزانی پیاوە بە غەمەی پیر دەبیتن غەم ئەمەی پێکرد غەم بەخوای ڕاست دەکەی حاجی پیرۆز یا ربی خدا ئەتوو کۆسەر لێ بۆم بێری چێ والله ئەتوو کۆتر شتەکتان لێبێتن ئەم بەزێک دەدەم بەخوای یا ڕەبی حاجی خوا ئەتوو لۆمە بێڵێ و تووشی چ بەڵاو نسیبەتان نەکەی با چ پشتێنەکە لۆ بینم کچێ پیرۆز چ بۆ پشتێنە دەینا سەلامەت بی ئەوە هینام حاجی ئەتوو پێم برێ لەو مەولودەی وەستامە جدید بان کردیا بشيطان بشرف مردني خونا في أم لبيني لا حول ولا قوة إلا بالله العظيم تخوا ئەوە قسەیە تو دەیکەی ئەوە ئیشات و کردیتت ئەگەر وەستامە جدی مان دەکەی چێ بان دەکەی والله وبالله فيروز هر بساري استا بخود اسمه دو حاجی زۆر ئاگا لە وەستامە جدی بی برادری قەدیمتە هزا رحمة لقوري باب فيروز كوستا مزيد ببيه هنا هو دەزانی ئەگەر تو نەچوو دوی هەتایە گلەی لێ دەکردی أنا فيروز من نارك سنان وزايكوا بۆچی کۆچەر خەبەری دایە دەستی کرد بە گریانێ گوتی کۆچەر لەباتی خەم و خەفەتم لەبیر بێوە برینم دەکرێنیەوە کۆچەر گوتی بەخوای بەڕاستی مە چنار ها ئەوە ڕسمەکان هەکە چاوی بە ڕسمەکانی ئازادی کەوت چنار لە خۆشیان کەوتە ئەو گۆڕەی فيروز نهاق نية والله وشي خبران دايني هل وكو خونك باب لك من داتو سناري إذن باب سنوماري بابي حاجی والله ئێمن مانەعم نییە بەڵام کۆچەر بە بێوی ئیدارە ناکا ماشەڵڵا ئەو ژنومێردە چەند یەکتریان خۆش دەوێت خوا لێکیان نەکە ئەمیش دە سمارەی خدری لە یەک کۆسەری دەبینم پێی دەرم با ئیزنی بدات حاجی ئێستا ئەگەر ئازاد بزانی ئەمە چنار نالۆ کۆچەری خواستیە و ئەتوو کۆچەریش لە شەریکە ئیشێ دەکەن دەبی چمان پێ بێ والله ڕاست دەکەی پیرۆز ئەو من دەشوێ حاجی دەترسێم ئازاد بۆ مەسەلەی بزانی و مشکلەتی لە کۆچەر و چناری دروست بکە بڕواناکە چما کۆچەر و ئازاد غەریبن لەگەیگدی ئەدی ئامۆزا یەکنینە بڕواناکەم شتی واکە بریاوە با حاجی دەزانی وەختی خۆی ئازاد چدا کۆنی بوو بابی بگوت با ماز ڕەشە ئەو دەیگۆسپیا باشە تو پیرۆز داڵغی چ لێ دەدەی سەلاواتە چی لێدا هەوکە ئازاد لە ئەڵمانیە فکری گۆڕایە دنیای دیتیە بلۆ بۆ سەرەکەی شەریکەش ئەمن لەگەڵ خدری فرز بە فرز حساب دەکەن
ئەبن و کۆچەر داوێنمان پاکە پەرێزمان خاوێنە قابل لەمە تەبعی لە ماریوان دەکەی والله حاجی ئەمن بەس لە زمانی ژیانی دەترسێم دەزانی چ زمانەکی هەیە ئێستاش کە قسا لەگەر من دەکا وە دەزانی لەگەر کارەکەرە چ خۆ قسان دەکا پیرۆز ئەمەش ئەترسم هەیە مهم ئەوەیە تو دری چنای ڕازی بکەی لە لەگەرە ژیان فرسەتەشی بقۆستەوە و تێشی بداتن دوایە مشکلێکمان لەوە بخڵقێنیتە حاجە تو لەو ناحەی تەمین بە سوندر لەسرم نییە چنارم هەندی ئەو دوو چاوی خۆت خۆش دەوێت زۆر چاکە ئەمە دەست بە چایەخانە دەستمە دوو وەستا مەزیدی ئەدش خۆت حازکە دێمەوە دوو پێک خۆ دەڕۆی باشە باش یاڵڵا هەتا ئەتوش دێەوە ئەمیش دەستە چی بۆ مارەی دادەینم زۆر باش کوڕم غەفور ئەتو نابی ئەوها فکر بکەیەوە ئەو جەمامە گیان ئەمە بینەوە گوندی چ بکەین نوێ عمری خۆمان لێرە بردیتە سەر ئەمە تازە لەگەر خەرکی ئەو گوندەی ژن و ژنخوازیمان کردیا دەزانم کوڕم دەزانم بەرانە من ئەو شتەی زۆر دوور لێک دەدەمەوە چونکە 15 ساری دی هەموو مندار و گەورە دەبی وە دەزانن بابل بابەنگۆ خەرکی ئەو گوندەنە حەیف و مخابنە پیاو جێگە و مەکانی باو و باپیری خۆی نەناسی مامە قسەکان سەرسەر و سەرچاوم بەزە تو بەمە نارەی ئەمە بینەوە گوندی چ بکەین هەرچی مورک و سامانی هەمان بوو فۆتا هەم بووە بە دەرخین مامە خۆ نایەنەوە سەر گوفەتی گوندی خانی بکەین کوڕم یاسین زۆر عیبا ئەو قسەی دەکەی ئەدی ئەمن چم هەرچی بەر و مار و سامانم هەیە هەمووی دەکەینە نیوە حاجی مستەفا مڵک و سامانی خۆت و بەر و ماڵێک هەر بەشی خۆت و شێرە و منداری شێڕۆی دەکا ئەدی ئەمکامە زۆر بووینە یاسین و غەفور هەرێکی سێ4 منداریان هەیە بینی خۆشمان بیت منداران گلەیەکیان هەبوو صدیقی برام بەنیسبەت خانی و بەرا کو ئەمن حسەم هەیە ئەنگۆش برام ئەوە حسەتان هەیە خوش قبوردان کە ئەوها بمینێتەوە ئێلۆ لە یەکەش فەرموو با مندار برێن منداران گلەیان لە شێرۆی هەیە بەلەو ئەمن هیچم لە بەردەلی نەمایە مەسەلەی ژن هینانەکەیە ئەرە وەڵڵا مامە ئەمە بەکراسی بەری خوشکی خۆماندایە شێرۆی شێرۆ هەر ئاورشی لێ نەدایەوە شێرۆ لەبەر ئەوە چووتە مەکتەبێ و خیندەوارە پێی شەرمە خوشیمە بینی کوڕم مەسەلەکە ئەوهانیە ئەوگۆ هەردووکتان ژنتان هەیە ئەک ژنەکانی خۆتان دری نەبوایە دەتانویست لۆ مامە خوشکی مە چ عیبی هەیە سەقەتە کەڕە لاڵە قسەی لەسەرە بەسە کوورە بەسە ئەو قسەی مەکە خوشتینگۆ کچی منە جەرجی منە بەرام مەسەلەی ژنهینان ئەوهانیە ژنهینان تەبیعاتە ئەگە دەرت نەیگری خۆ بە زۆری ناهینی باشە مامە وەختی خۆی وەچی کەریم ژیرا و شێرۆ هاتە دووت نەدەکرا سەلامەکی لە مەکات ڕاز لی داوڕۆیی کوڕم ئەو وەختی وەچی هاتە مارێ ئەنگۆ کەستان لە مارێ نەبوو با بچوو بۆ شاری ئەنگۆ چوو بوونە دەشتێ ناوشینایی مامە پێویست ناکە ئەمە بینەوە گوندی شێرۆ وەستا قادری هەبی بەسە کوڕم قبور ناکەم قسەی بە وەستا قادری برێن وەستا قادر وەلەو بێگانەیە بەرام فەرقی پێ ناکەم لە گەرەنگۆ وەستا قادر ڕۆژگارێکی وەها بە کەلکمان هات کە برا پشتی لە برای دەکرد حاجی مستەفا ئەتوو نابی قسەی ئەو مندارانت لەبەردریبی ئەتوو مامیانی و لەوان گەورەتری بەلعەکە سدیق یاسین و غەفور هەندەی لە ناودری من گەورە بوون مادام ڕاست و ڕاست چیان لە دری بوو بە منیان گۆ ئەوە لەکنە من هەموو دنیای دینی بەران ئەگەر ناتنەوەی گۆ هەل لەبەر ئەو گلەیانە بێ ئەوە ساهلە و عیلاجی دەکرێت باوەڕکە مامە ئەمە لە شەکریمان پێخۆشترە بینەوە گوندی بەرام چ بەرژەوەندیمان لە گوندی نەمایە دوایش گوند وەچی جاران نەمایە خەرچی غەوارەی کەتی تێ مامە ئەمەش لەو گوندەی شیناییمان هەیە مرک و مارمان هەیە خۆ بەجێی نایالین کوڕم بەنیسبەت غەوارەر هەر یەک دوو ماری تێدایە ئەوانی سەپانی ماری حاجی ئەسعەدینە یەکیان تووشی دژمنداری بووە ئەوی سبەینێ وەزعی باش بدەستەوە گوندی خۆی ئەنگۆش لێرە ئەو مرک و ماری هەتانە دەتانن بیفرۆشت بێنەوە گوندی چتان پێویست لە گوندی بۆ پارەیە پێی بکڕن ئەوەندە شوەیە حاجی مستەفا بەران چێ دەرێ ئەو ملک و سامانە خەرچی لێمان دەکڕن ئەدی ئەگەر نەیان کردی ئەمە چ بکەین باشە ئەوە دامان نەفرۆشمان بەرام چێ دەرێ عەد و شینای فرۆشنی هەیە لەوێ
یا چه دەرێ بۆ پارەی ئێرە لەوێن دەرێ عەبد و شینایمان بۆ دەکردرێ. ئێ باشە کوڕم ئەو شینایە و ئاردی لێرە هەتانە بەکرێ بدەن وەرنەوە گوندی پارەی ئەو ئارد و شینایە کە لێرە بەکرێ دەدەن لەوێ بیخۆن. حاجی مستەفا پێدەچی ئەو هەویرە ئاوەکی زۆر بچێشی ئەمە فکرێکی لێ دەکەین و دوای بە خۆم خەبەر دەدەمەوە. بڕوات هەبی سەدێ تاکە خۆزگەی من ئەوەیە کە ئەنگۆ بێنەوە گوندی چونکە ئەو گوندا گوندی خۆمانە لۆ ئەنگۆ پەرەنگەردە ببن و سۆرە و بۆرەش خێری ئەو گوندەی بخۆن. حاجی مستەفا ئەوە شوەیە بەس لە ئەوەلی ڕا خەتای مەش هەبوو ئەگەر ئەمە لەگەڵ یەکدی تەبا بووینایە و نێوانمان خۆش بواە وامان بەسەر نەدەهات. دەوجەمادام وایە ناوی خوای لێبینە وەرەوە گوندی ئەگەر ئەوها بڕوە دوو ساری دی ئەمە دەبینە بێگانە بێگانەش دەبیتە ساحێب مار و برن. مامە بەس سەبرێکمان لێ بگرە ئینشاڵڵا بەینێکی دی بە کەیفی دووری تو دەبی. بەران حەز دەکەم ئەوەش بزانی چەند سارە ئەنگۆ دوورکەتینەوە لە گوندی بەران هەر بۆنی گوندیتان لێدی. کوڕی خۆم بەلاژ نەیان گوتیە مەفتەن عەزیزە. کەماندی نەبی بژی سەرچاو چۆنی ئەو سیلاحە چێ بەدەستەوە سیلاحی چلخۆرە خۆم دەزانم چلخۆرە بەران لەوەتی بام ژیرە کلاشکۆف بەدەستەوە نەیتیا باشە لۆ بەدەستەوەی لۆ یعنی ناوی سیلاحی بەدەستە بگرم کاکە بام زۆر خێر لە سلاحە نەیتێتەوە تو خێری دەبینی مەقسەدت چێوەلی باش لە مەقسەدم دەگەی ئەوە دەبینی بام 5 ساڵ لە سزن کەوتوی ئەمە ژۆ زەحمان تێک چووە لەرجێکی دەڕۆم لێم دەپرسنەرە بابل لە چێ یان ستەکە سەرم شۆڕە جوان پێ نادرێتەوە ئەزەوە خەتای بام بوو کاکە ئەدی خەتای چێ بوو خەتای ماری عاجز مستەفای بوو کە ئەو بەزمان بەمە کرد ئێستاش واقیتی خۆز لە گوندی دەسوڕێنەوە کاکە بە دوو قسا مۆزوعەکەی زیندی مەکەوە ئەگەر بام بە خەنجەرە لە سەباحی نەدابا بام لێ نەچۆ سزنێ وەلی ئەمن ئەو قسانە نازانم هەروەشی چاوم بە شێرە دەکەی بەرچاوم تاریک دەبی کاکە ئەتە زگت بەداکم سوتێ زگت بەم دارانە بسوتێ ئەمە وەزەمان تاوانە مشکلەمان لە خۆمان زۆرە دەبینەوە بام لە سزن کەوتێ بەس یەک مشکلە دەبات تۆزێک بەهێمنی بژین وەلی جێب دەمن یان بابم لە سنی دەردەینم یان نالەوە هەڤەلا لە سنی بمێتەوە ئەگەر ئەمە خەمی بابمان نەخۆن چی خەمی بابم دەخوات ترسنۆک برا تۆرەدانیشە برا ئەمن تو هەردێکمان خەمی بابمان دەخۆین بەس ئەتو بەهێمنی دانیشە مشکلی دامانەوە ئێ باشە ئەگە سەر نایشی لەو پەڕۆکی دەبەست من ئەو پەڕۆی لەسەری خۆم نابەستم لەسەری عازم مستەفا شێرەی دەبەستم شەتی دەکەم دایەخم چێنم برام چەقۆی شەڕی دووسەرە باوەکی جاری پێشی لە هەنای خۆمان نەچەقی کورە تو عیب ناکەی ئەو قسانە دەکەی بابم ساحیبی کوڕۆشی توی بەتا دەمر لە سنی دەڕزێتەوە کاکە جێب دەمن ئەمن ئامادە نیمە لەسەر خراپە غەڵەتە شەڕەت شخۆم کەم ئەوەی ئەتو لە مێشکتدا هەرچی لە توانان داوی سەرفی دەکەم لەوەی دوورت کەمەوە کەس